أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. واتە یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر بەندەکانی من پرسیاریان کرد دەربارەی من فإني قريب، نافەرمی فقل لهم إني قريب، نافەرمی ئەگەر پرسیاریان لێ کردی بڵێ ئەمن نزیکم، بەڵکو یەکسەر خوای گەورە وەڵام دەداتەوە فإني قريب، بێگومان ئەمن نزیکم. أجيب دعوة الداعي إذا دعان، واتە وەڵامی دوعای ئەو کەسە دەدەمەوە کە دوعا دەکاتن کاتێک کەوا لێم دەپاڕێتەوە. فليستجيبوا لي، دەی با وەڵامی بانگەوازی من بدەنەوە، وليؤمنوا بي، با ئیمان بین و ثەباتیان هەبی لەسەر ئیمانەکەیان، لعلهم يرشدون، تاوەکو ئەو ئیستیجابە و ئەو ئیمانە ببتەمای ئەوەی کەوا ئەوان بگەنە حاڵەتی ڕشد، واتە بگەنە حاڵەتی کاملبوون و بگەنە حاڵەتێک کەوا کاروبارەکانیان ڕاست و دروست بی. بەڵێ خۆشەویستان، باسکردنی ئەو ئاەتانە لە دوای ئەو ئاەتان دێک کە خوای گەورە سوڕەتی ئەلبەقەرە باس لە مەسئلەی بەڕۆژی بوون و باس لە ڕەمەزان دەکاتن. تر وەکو زانایان دەفەرمونون لە دوای باسکردنی فەریضەی بەڕۆژی بوون لە ڕەمەزاندا کاتێکەوە خوای گەورە ئاەتە دەفەرمی ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا فعلەن لە هەموو کاتێک خوای گەورە وەڵامی دوعا دەداتەوە، بەڵام بە تایبەتیش لەو کاتێکەوە ئینسان بەڕۆژی دەبی لە پێناوی خوا، وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا ئاماژە بۆ دەکاتەوە للصائم دعوة مستجابة، ئەو کەسێکەوە بەڕۆژی دەبی دعوە و واروها دوعای مستجابە لای خوای گەورە سبحانه وتعالى. ئیتر کاتێک کە تەماشای ئاەتە دەکەی خوای گەورە دەفەرمی بە تەئکید وەڵام دەدەمەوە لە سوورەتی ئەلئەنعام. خوای گەورە دەفەرمی بەنسبەت ئەو کەسانی کەوا مشرکن لە کاتی تنگانەدا کاتێکەوە دوعا دەکەن و لەخوا دەپاڕێنەوە فيكشف ما تدعون إليه إن شاء، دەفەرمی لەو کاتە ئەگەر مەشیئەتی لەسەر بی ئەو وەزعی کەوا مشریکەکان دەپاڕێنەوە خوای گەورە لەسەریان لا بدا، ئەگەر مەشیئەتی لەسەر بی لەسەریان لا دەدا. بەڵام لە بۆ ئیمانداران دەفەرمی أجيب دعوة الداعي إذا دعان، وەڵام دەداتەوە خوای گەورە سبحانه وتعالى. ئیتر وەڵام دانەوەی خوای گەورە مەزمونە لە بۆ ئیمانداران، ئیمما ئەو داواکاری کە داوات کردە لۆ جێبەجێ دەکا، یان ئەوە تا ئەزر و پاداشت دەداتەوە، یان ئەوە تا لە قەدەر ئەوەی خوای گەورە سبحانه وتعالى بەلا و موسیبەت لەسەر لا دەدا. دەی با دوعا بکەین بە یەقینەوە بزانین خوای گەورەش وەڵاممان داتەوە.